بەڵە بێگومان لە هەر کاتێکا کە دەبینین بەدواچوونێک ئەکرێت بۆ ڕێخستنەوەی نرخی هەر جۆرە خزمەت گوزاریەک بێت ئەوە دیارە بۆ بەرژەوەندی هاوڵاتیانە. بۆ ئێساش لیژنەیەک لە دەستەی وەبەرهێنان بەدواچوون بۆ نرخی خزمەت گوزاریەکان ئەکات لە پرۆژەکانی وەبەرهێنان، ئەمە بۆ ئەوەیە کە هاوڵاتیان سوودمەند بن و هاوڵاتیان پارێکی زیاتر نەدەن و ئاگادار بن لەو بەدواچوونانەی کە ئەنجامەدرێت بۆی کە بە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەوانەی کە لە کۆمەڵگە نیشتەجێبووەکان و چۆن دەوترێت لە شوقەکانان نیشتەجێن زیاتر. سامان عارەب بەڕێوەبەری وەبەرهێنانی هەولێر لەگەڵمانە بێت میوانی کوردستان 24 پرسیاری زیاتر سەبارەت بەم بەدواچوونەی دەستەی وەبەرهێنان ئەکەین کە بابزانین پێش هەموو شتێک ئەم کاتتان باش زۆر سپاس دەکەین بۆ ئامادەبوونت بەڕێستامان. لە کاتێکا کە بەدواچوون ئەکەن ئایا پێش ئەوە هیچ کێشەیەک گیر و گرفتێک هەبووە کە پێویستکە بەدواچوون بکرێت؟ ئایا هیچ کۆمپانیایەک هەبووە لە با بڵێین کۆمەلگایەکی نیشتەجێبوون نرخەکانی بەرزتر کرد بێتەوە یاخود ئەمە سیستەمێکە کە ساڵانە ئەنجامەدرێت؟ زۆر سوپاس بە ناوی خوای گەورە میهرەبان. دیارە دەستەی وەبەرهێنان لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتەکانی پارێزگاکان لیژنەیەکی بەدواداچوونی تایبەت کە پێکاتوە لە سەرجەم لایەنە پەیوەنددارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو وەزارەتانی کە پەیوەنددارن بەو خزمەت گوزاریانی پێشکەش دەکرێن لە پرۆژەکانی وەبەرهێنان سەردانی یەکە بە یەکی پرۆژەکان کراوە. ڕاستە پێشتر تێبینی هەبووە هاوڵاتیان گلەییان هەبووە و لە هەمان کاتیش بەشێک لەو پرۆژانە نرخیان بۆ دیاری نەکراوە. ئەو لیژنەیە سەرەتا هەڵسەنگاندنێک لە ڕووی کواڵێتی و لە ڕووی ئەو خزمەت گوزاریانە ئەو ڕێژە خزمەت گوزاریانی کە پێشکەش دەکرێت کە خۆی لە کۆمەڵی خزمەت گوزاری لە سیکوریتی و باخچە و خاوێنکردنەوەی مەجاری و کارەبا و کۆمەڵێک ئەو خزمەت گوزاریانی کە پێشکەش بە هاوڵاتی دەکرێت هەڵسەنگاندنی لە بۆ دەکات لەسەر ئەساسی ئەو خزمەت گوزاریە نرخ دیاری دەکرێت. بێگومان بەشێک لەو پرۆژانەی کە پێشتر هەڵسەنگاندنیان بۆ کراوە بەرهێنەران پابند بوون و هاوڵاتیان مافیان پارێزراو بە لەو یەکە نیشتەجێبوونانە. باشە کاک سامان، ئەم بەدواچوونە بۆ ئەوەیە کە هاوسەنگی لە باری گوزەرانی خەڵک و هەروەها پێدانی کرێ ئەو خزمەت گوزاریانە بکرێت، واتە هاوتا بکرێن بە یەکەوە، نرخەکان دابەزێنرێن یاخود نرخەکان یەک ئەخرێنەوە. بێگومان هەر پرۆژەیەک خصوصیەت و تایبەتمەندی خۆی هەیە. بۆ نمونە ئەو پرۆژانی کە لۆکۆستن خزمەت گوزاریەکان بێگومان لەگەر لە ئاستی بژێوی ژیانی ئەو خەڵکە و توانای دارایی ئەو خەڵکەیە. بەشێک لە پرۆژەکانی تر خزمەت گوزاریەکانیان دەتوانین بڵێن زیاترن بەپێی پرۆژەکە هەڵسەنگاندن دەکرێت، بەڵام لە هەردوو حالەتدا هاوڵاتی سنتەرە و هاوڵاتی پێویستە مافی پارێزراو بێت و وەبەرهێنەر لە خۆیەوە نرخەکان دیاری ناکە. بەشێک لەو پرۆژانە کە پابند نەبوون ئێمە لەلایەن ئەو لیژنەیەوە سەرەتا بە پێی ڕێنماییەکەی سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان سزایەکی داراییان بۆ دیاری کراوە لە نێوان 5 میلیۆن تا 50 میلیۆن دینار. ئەگەر هاتوو دووبارەی کردەوە بۆ نمونە نرخی بەشێک لەو خزمەت گوزاریانی بەرز کردەوە، ئەوە لە ڕێگای پارێزگای هەولێرەوە ئەو خزمەت گوزاریە لەو وەبەرهێنەرە وەردەگیرێتەوە، بە پرۆسەی تەندەرینگ ئێعلان دەکرێت و مناقەسە دەکرێت کەمترین نرخ کە ئەو کەسێک کە تەقدیمی دەکات ئەو خزمەت گوزاریەی پێدەدرێت و پابند دەکرێت بۆ نرخەی کە لەلایەن لیژنەوە و کەمترین نرخ لە بۆ هاوڵاتیان لە بەرژەوەندی هاوڵاتیان خزمەت گوزاریەکە ئەو بەڕێوەی دەبات. زۆر چاکە کاک سامان، هەندێک لە پرۆژەکان هەن با بڵێن ئەو بڕەپارەی خزمەت گوزاری وەرەگرن لە پێناوی با بڵێن بەشێک لە ڕێخستنی سەوزایی کەچی سەرەکەی سەوزاییشی نییە، بەڵام وەکو خزمەت گوزاریەکە وەریەگرێت. ئەو بەدواچوونانە ئەمانەش ئەگرێتەوە. بۆ نمونە لە ناو خزمەت گوزاریەکانە بینی سیکوریتی تیا، ڕێخستنی سەوزایی تایە، فڕێدانی زبڵ و خاشاک، ئاوی خواردنەوە هەنێکی هەیە. ئاوەکە ئاوی خواردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستانە کەچی وەبەرهێنەکە وەری دەگرێت. ئەمانە چۆن ڕێخستنی بۆکرێت؟ هاوڵاتی چۆن بزانێت ئەبێ پارەی چی و چی بدات لە خزمەت گوزاریەکان؟ بێگومان ئێستا ئەمە هەماهەنگی تەواو هەیە و یەک لە ئەندامەکانی لیژنە نوێنەری سەرۆکایەتی شارەوانیە، نوێنەری ئەندازەی پارکەکانە، نوێنەری کارەبا، نوێنەری ئاوەڕۆیە، نوێنەری ئاوە. ئەو پرۆژانێک کە
لەلایەن حکوومەتەوە خزمەت گوزاریەکە پێشکەش بە هاوڵاتی دەکرێت ناخرێتە سەر تێچووی خزمەت گوزاریە گشتیەکان. بۆ نمونە کۆکردنەوەی ئاو فەرمانگەی ئاوی هەولێر ئەو ئاوە لە بەشێک لە پرۆژەکان وەردەگرێت و ئیدارەدانی ئەو سێکتەری ئاو لەو شارانە جێبەجێ دەکە. بە هەمان شێوە کارەبا ئەگەر تەماشا بکەین بەشێک لە پرۆژەکان پێوەری دوو خوێندنەوەی دەکرێت، پێوەرەکانیان زیرەکەن. کارەبا ئەوەی کە ئیشتراکی کارەبای کردێ فەرمانگەی کارەبای هەولێر کرێی خزمەت گوزاری کارەبا وەردەگرێت، بەڵام ئەوی تر مۆلیدێ و هاوڵاتیەکە کارت دەکڕێت لەو پرۆژەیە. بەشێکیان بۆ تەپریپێیت کە هاوڵاتی بەخۆی کارتەکان دەکڕێت و داخلی دەکات. واتە ئەو پرۆژە ئەو خزمەت گوزاریانی کە لایەن حکوومەتەوە جێبەجێ دەکرێن بە هیچ شێوەیەک هاوڵاتی پابند نییە بەدانی پارەکە. منیش مەبەستم لەوەیە کاک سامان هاوڵاتیە کە نیشتەجێی کۆمەلگایەکی نیشتەجێبوونە بەچیا بزانێت ئەم خزمەت گوزاریە لەلایەن حکوومەتەوەیە کە پێشکەشی کراوە ئەمەیان وەبەرهێنەکە ئەیدات. مەبەستمەوەی ئەبێ سەردانی سەرڤیسەکەی خۆیان بکەن بیزانن مەفروزە لەسەر سەرڤیسەکە بە نووسرا و هەڵی واسێت لە ناو کۆمەڵگەکانە. بێگومان ئێمە یەک لەو مەرجانێک کە لەسەر وەبەرهێنەردان درراوە لە شوێنی خەدەمادیان ئەو شوێنەی کە کارتەکانی تێدا دەفرۆشێت یاخود لە دەرگای پرۆژەکە تەسنیفی خزمەت گوزاریەکان کراوەتە ئەو هاوڵاتی کە ئەو پارە وەردەگرێت بە پێپسولەیەکە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن ئەو لیژنە تایبەتمەندەوە تەسنیف کراوە، دیاری کراوە. واتە هاوڵاتی دەزانێت چەند لە بۆ سەوزایی دەدات، چەند لە بۆ ڕووناکەرەوە دەدات، چەند لە ڕۆپاکردنەوە دەدات و چەندیش لە بۆ سکوریتی دەدات. یعنی ئەوە نییە مەسەلەن هەر هەموو خزمەت گوزاریەکان کۆکرابێتەوە و ئەو ڕقەمە بەبێ تەسنیفکردن نەخێر. بۆ نمونە پرۆژەیەک سەوزاییەکەی زۆرە، ڕێژەی سەوزایی زۆرە و درستیش کراوە، هیچ هاوڵاتیەک پابند نییە بەدانی کرێی خزمەت گوزاری سەوزایی ئەگەر شوێنەکە سەوز نەکرابێت و حەدائق و ئەو شوێنانی کە شوێنی منداڵانە تێیدا نەبێت. یان بۆ نمونە دەبینین لە بەشێک لە پرۆژەکان خاوێنکردنەوە پرۆسی خاوێنکردنەوە بەلەدیە دەیکات، بە هیچ شێوەیەک هاوڵاتی پابند نییە بەدانی پارەی خاوێنکردنەوەی ئەو شارە. بەخشە کاک سامان جیاوازی بێگومان لە نرخەکان هەیە لە پرۆژێکی نیشتەجێبوونەوە بۆ پرۆژێکی تر. بەرزترین ڕێنجی پێدانی خزمەت گوزاری یاخود کرێی خزمەت گوزاریەکان چەندە و کەمترینیشی چەندە؟ ئەوەتان دیاری کردووە ڕێنجێک لەو نێوانە؟ بێگومان دەتوانین بڵێن لە پرۆژە لۆ کۆستەکان لە 25,000 دینار مانگانە ئەگەر خانووەکە بۆ نمونە 250 مەتر بێت، خۆی لە پرۆژەکان بەشێک لە پرۆژەکان ڕوبەری یەکە نیشتەجێبوونەکانیش جیاوازی هەیە لە 200 مەتر دەست پێ دەکات تا 1500 مەتر. لەسەر ئەساسی مەساحە یەکەم زاردیاری دەکرێت. ئەو هاوڵاتی کە نیشتەجێی خانوویشی 200 مەتریە جیاوازە لە کری خزمەت گوزاری کە دەیدا لەگەر هاوڵاتیە کە کری لە 500 مەترێک دادەنیشێ. ئەوە لەسەر ئەو ئەساسە نرخەکان دیاری کراوە لەسەر ئەو ئەساسی جۆر و کواڵیتی ئەو خزمەت گوزاریانە. بۆ نمونە لە پرۆژەیەکی نیشتەجێبوون کە شوقەی نیشتەجێبوونە یان خود تاوەرە، خزمەت گوزاریەکەی زیاترە لەبەر ئەوەی خاوێنکردنەوە و ئیدارەدان و ئەو شوێنە زیاتر دەبێت. بۆ نمونە مەسعات کرێی چاککردن و سیانە و متابعەکردنی یان پاکردنەوەی تاوەرەکان لەسەر ئەو ئەساسانە نرخەکان دیاری کراوە و هەتا 125,000 دیناریش کە زۆرینەکەیتی وەردەگیرێ. بەشێک لە هەندێک لە تایبەتمەندی پرۆژەکان مەسەلەن سکوریتیان زیاترە، کامیرەی چاودێریان زیاترەوە، خزمەت گوزاری زیاتریان هەیە، نرخەکان بەو شێوەیە دیاری دەکرێت. باش وەکو داپرسیارم بۆ جەنابتان هەر لایەنێک کە سەرپێچی بکات هاوڵاتی چۆن ئەتوانێت سکاڵای لەسەر تۆمار بکات و بە ئێوەی بگێنێت لە چ ڕێگەیەکەوە؟ لیژنەکە لەلایەن نوێنەرێکی ئێمە و لە بەهەمانجی لەگەڵ پارێزگای هەولێر سەرپەرشتی دەکرێت و لەلایەن پارێزگای هەولێرەوە دوو لیژنەی متابعە هەیە سەردانی بەردەوامی ئەو پرۆژانە دەکەن جگە لەو لیژنەی کە نرخەکان دیاری دەکات و لە هەمان کاتیشدا ئێمە لە ڕێ ئەو لیژنەیەوە ژمارە تەلەفۆنەکانیان بەردەستن و هاوڵاتیان دەتوان سەردانی ئێمە یان پارێزگای هەولێریان ئەو لیژنەیە بکەن کە هەفتانە کۆبوونەوەی خۆی لە پارێزگای هەولێر دەکات و دەشکرێ ئەو هاوڵاتیانە سکاڵا بەرز بکەنەوە و ئێمەش بە دوواداچوونمان کردەوە چەندین وەبەرهێنەریش ڕێکاری یاساییان بەرامبەر جیرایتە بەر چ لە ڕووی غەرامەکردنیان یا خودیش وەرگرتنەوەی خزمەت گوزاریەکان
و بە پێی ئەو دوایین ڕێنمایی لە دەستەی وەبەرهێنان کە بە ئێمە گەیشتووە پێویستە ئەو نرخانە دابەزێت بۆ ئەو ڕێژەیە کە بە هەمانجی لەگەڵ لیژنەکە بۆ ئەوەی هاوڵاتی هەست بەوە نەکات کە کرێچیە لە ناو ماڵی خۆی و ئەو خزمەتگوزاریان تا ئەو ئاستە دەبێت کە بگونجێ لەگەر واقعی ژیانی ئەو کەسێک کە لە پرۆژەکانی نیشتەجێبوون دانیشتووە و بڕیارێکی ئەنجومەنی باڵای وەبەرهێنانیش هەیە کە دوای ئەوەی کە دیراسی ورد دەکرێت و لە توانای حکوومەتدا دەبێت ئەو خزمەتگوزاریان لەلایەن حکوومەتەوە وەردەگیرێتەوە و ئیدارەدانی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە جێبەجێ دەکرێت. بەڵێ سوپاس دەکەین سامان عارەب بەڕێبەری وەبەرهێنانی هەولێر لەگەڵ کوردستان 24 ئامادە بوویت. سوپاس.